عزيزم روحي شيرين تشاور دواي دامي دلو جرقي براو اتوشا من قدا دادم بفلسة لظلمي شاي بيمار كجراو اگر نيديت دست خم قاتلي خم لروجي آخرت دا بپناوم دسالادا سري زلفت لسرو كروتي روتمو مايل بتاو لباتي خيني خم رازم بماجي دسابيدا حتى زندومو ماوم اواني شاني مرقم عيانا كمن غرقي خمو خين وزوكاوم ما كان منعم لشيون أي رفيقا محزون وغمين وذر شكاوم لجيني خم وميدم قط عنالي كسوتا وهمو جرقو فلا لكوچەیەک لە کۆڵانی شکۆنی ئەستەمبولدا بە دوای گەنجینەیەکی ئەدەبی میلەتێکدا گەڕا. پیاوێک ئاوارەیی و دەردەسەری زۆری بینیوە بەڵام بە دوای گەنجینەیەکدا دەگەڕا کە میراتی گەورەی نالی بوو. سندوقێکی کۆن پڕ لە دەستنووسە خەمگینەکانی شاعیرێک کە لە دوورەوە بە دڵی پڕ لە حەسرەت نیشتیمانی خۆی یادەکردەوە. شاعیرێک کە لە نێوان گەڕانەوە و مانەوەدا شەڕێکی بێکۆتایی لە ناخی خۆیان کرد. ئەم شەو لە چامەدا لەگەڵ دکتۆر خەسرەوجاف ئەو نەوەیەی کە چوو بە دوای میراتی باپیرە گەورەیە و توانی ئەم گەنجینێ بدۆزێتەوە دەگەڕێتەوە بۆ ئەو ڕۆژانەی کەنالی لە ئەستەمبول. سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرانی ئەزیز و خۆشەویست، ئەم کاتتان باش. خۆمان بە خۆشحاڵە زانین کە لە ئەڵقەیەکی تری بەرنامەی چامە بە ئێوەی ئازیز و خۆشەویست ئەگەمەوە. بۆ ئەڵقەیەم جارەی چامە میوانداری زۆر بەڕێز دکتۆر خەسرەوجافمان کردووە. ئەمانەوێ گفتوگۆیەک شایەن بە قوڵی مانا و مەزرا پڕ لە حکمەتەکانی نالی بکەین. بە ناوی ستافی بەرنامەوەی ئێوەی ئازیز و خۆشەویستەوە زۆر بەگەرمی بە خێراتنی جەنابی دکتۆرەکەین. یاخوا بەخێر بێن. ئێوەش بەخێر بێن سەرچاو بە قەولی معروف فەڕوقەمتان هێناوە. خۆشحاڵم کە هێشتانە وڵاتەکەمان خێری تیان ماوە کەوە گرنگیە دەنە کە لە پیاوەکانی ناو مێژووی میلەتەکەمان ئیدی عەرەب دەڵێ لا یەزال دنیا بخەیر. فەرموو زۆر بەخێر بێن. زۆر سپاس. جەنابی دکتۆر من ئەمەوێ لەوەوە پرسیار بکەم. هەڵبەتە من زۆر بە وردی ڕۆمانی شازادە و شاعیرم خوێندۆتەوە. چی وای کرد کە ئەو داڵانە ئاوا بە دوای نالیا بگەڕی؟ زۆرتر هەر لەگەڵ ئەدیب و ئودەبا و ئەوانە سەرقاڵ بووم و سەرگەرم بووم. جا لەگەڵ مامۆستا ڕۆژبەیانیە جەمیل ڕۆژبەیانی لە ئێرانەوە دەمناسی، بەڵام مەسعود محەممەدم نەدەناسی و مەلاشکوریشم نەدەناسی. هەر لە ڕێگەی مەلا جەمیلی شەهیدی قەڵەم لە ڕێگەی ئەوە لەگەڵ ئەوانە ئاشنا بووم. ئێدی ڕۆمانی کۆردەرەشم نووسی بوو. خەڵکەکە زۆر زۆمیان لێکردم کە چۆن خەسرەوجاف دەربارەی فەقیر و هەژارە نووسێ. بەچون بەلای ئەوان ئەوە نەبوو کە خەسرەوجاف هەستی برسێتی و فەقیری و دەربەدەری دیبێ. زۆربێکی زۆران لێکردم. ئێستاوانەی کەوا لەسەر منیانە نووسی و یان منیان کردە دەست کەسیان مەوجود نین. منی 152 کتێبم لە کتێبخانەی کوردیە. سەیری زۆڵمەکە کە دەی من ئەم سێ نووسەرە گەورە
پەیوەندیم لەگەڵیان هەبوو جارجارێکیش وەختێک بە ئاشنایی مامۆستای گەورە مەسعود محەممەد بۆ گێڕمەوە چون بەستگی بەمەوەیە هەیە ڕۆژێ ڕۆیشتم بۆ لای وتم خەڵکە بووە لە منەکەن لە خۆیانەوە قسەی قۆڕ و ئەمانە لەسەر منە نووسن وتی گەر لێ بێ کەس نییە بە ئەندازەی من نووسەری کورجی نەوی پێدا بێ تەوسەیەکت دەکەم جوابی کەس مەدەرەوە ئەوەی لێت دەنووسێ دەوێت دوو استیفادە بکە یەکیان لێتی نووسیوە تۆ لە دووهەم مەحرومی کە وەڵامی مەدەوە وتی کەس نییە بە ئەندازەی من نووسەری کورد لەسەری نەنووسیوێ بەڵام ئەم تەوسێتەکەم وتی با شعرێکی نالیت بە بخوێنمەوە نالی خۆی بەخوێڵێ نالی چییە مستی شوغەڵ خەریکی شیاکەی خۆ تۆ بە حیسابێ وەکو پەروانە شەمت بوو وتی تێگەیتی وت نەخێت وتی نالی خۆی بە خۆی دەڵێ نالی چیە تۆکو قۆلانچە یا قالۆنچە ئێمەی گەرمانیان قۆلانچە پیسی غەرقی ناو شیاکە و پیسی ڕۆژگاری پیسی گلە دەیت و دەیبەی خۆ تۆ لای خۆی پەپولەیت و پەپولە بە دەوری چرا دەگەڕێ باڵێت وتێ تۆشە بێ تۆقۆی ئەوە بکەیتەوە چوار جنێوت بدەنێ چوار قسەت پێ بڵێن هیچ گوێمە دەرە لەوانە من ئەو قسەم گردەگە ئێستا ئەم 150 کتێبم نووسیوە خەڵک زۆر ستایشیش بکە هەر وەڵامی نادەمەوە جنێویشم بدا پێ بدە هەر جوابی نادەم قسەکەی ئەو کەڵە پیاوم لە بیرە جارجارێت داوەتیانمە کرد بۆ ماڵی خۆمان ڕۆژێک هەرسێکیان مەوجود من سوالێکم هەیە پرسیارێکم هەیە لە هەرسێکەتانە یەکەم بزانم ئێوە چێڵن لەم بارەوە دەربارەی ئەو شعرەی کە گوایە نالی بۆ مەستورەی نووسیوە من ویستم ئەو پرسیارە لێ بکەم بە جددی چکەوە داخێکە لە دڵما دەکرێت مەلایەکی وەک نالی ئاوها بڕاتە نێو وردەکاری زێی ئافرەتێک و بەو شێوە و فەزیعە ئاما من هەرچی فکری لێەکەمەوە ناچێت عقلمەوە کەمە بۆ یەکێک کە زۆر زۆریش ممارەسەی ئەو بابەتەی کردبێ هێشتا ناتوانێت ئەو لێزانیە تەجروبەی 200 ئافرەتە یعنی ئەبێت 400 ئافرەت تەجروبە کردووە تاوەکو ئەو وردەکاریە بزانێت نانی لە حیاتە ژنی نەیەناوە زێ ئافرەتی نەدیوە نەیدیوە ئێمە چۆن توانی معقول نییە ئەوە وردەکاریە وتم هەر یەکێش جوابی خۆی بدات مەلا جەمیل ڕۆژبەیانی وتی ئەزانی بۆ ئەو شعرەی نووسیوە وتی چەند ساڵ پێش ئەردەڵانەکان پەلاماری جافیاندا زۆریان لە جافەکان کوشت و تاڵان کرد ڕەنگە بۆ تۆڵەسەندنەوە ئەو شعرەی نووسیوە مەلا شکر وتی من پێم وایە لەبەرەوەی نالی گەنجێک بووە مەستورەی شازادەیەک بووە ڕۆحی تەبەقی بردی وە لای چەپایەتی لای خۆی ئەو ڕۆحی تەبەقی وای کردووە کە ئەو شعرەی نووسیوە سەو هەرچێکیان لە جێگەی حەقی خۆیانن کاک مەسعودی مەسعود محەممەد وتی من باوەڕ ناکەم ئەوە شعری نالی بێ لەبەرەوەی هیچ معقول نییە نالی بەو مووقعەتە و بەو هەیبەتە و بەو کارە و بەو پیشەی و کەوا بێت تازە نالی ئەو تەجروبەی نەبووە وردەکاریە ئەم سێ حاڵەتە من خۆم وەڵامی پرسیارەکەی خۆم بووە بۆیە هەر بە دوای نالیەوە بووم چون مەظلومیەتی نالی ئێستەیش بەردەوامە ئێستەی زوڵمەکە دەربارەی نالی بەردەوامە نووسەرانی کورد قەڵەم بەدەستانی کورد حتا وەکو ئەوەندە زەحمەتیان بە خۆیان ناداوە
بڕۆن بۆ خاک و خۆڵ بزان خاک و خۆڵ دێیە شارە دێیە چکارەیە لە خاک و خۆڵا لەدایک بووە کاکە خاک و خۆڵ هەوارگەیە لە بەری ڕەشۆبووی ژێر کوان و زیاتر هیچ نییە دەیەکیش نییە دوو ماڵیشی تیان نییە خاک و خۆڵ هەوارگەی ئاریبەگیەکان بووە کە باپیرەی نالی پێشەوەی بڕۆینە سەر بابەتی شام و ئەوانە پێم خۆشە شعرێک پێشکەش بە بینەرانی خۆشەویست بکەین و دوجار بگەڕێنەوە خزمەتی جەناب. لە دوگمەی سوخمە دوێنێ نوێژی شێوان بەیانی دا سپیدەی باغی سێوان لە خەوفی تەڵعەتت ڕۆژ هەروە پوشێت بە ڕووزەردی هەڵات و کەوتە کێوان دووچاوی من کەوا کەیلی سروشکن دەپێون ئاوی بەحری خوێ بە پێوان مەکەن لۆمەی پەشێوان دڵ کە ئەم شەو پەشێواوە لەبەر پەرچەم پەشێوان شەرابی لەعلی ڕووماونی لە ناولی حرامە بێمەسەی ماڵچێکی لێوە. با بڕۆینەوە بۆ ئەو زەمن و ساتە وەختانەی کە ئیترنالی هەرچەند عاجزە بەڵام بە جەوری نازانێ هەر خۆی لێشێک لە شعرەکانی ئاڵێ ناولی مەبە عاجز کە ئەمە دەورە نەجەورە ساقی کەرەمی یەک بە یەکە نەوبە بەنەوبە. جا مامۆستا نالی بە حەقیقەت لە سلێمانی کە دەرەچێ ئەڕاستە شام لە شام نزیکەی ساڵێکە مێنێتەوە دوای ئەوە بەرەو ئەستەمبوڵەوە ئەستەمبوڵی تر وەکو هەوارگەی هەرە گەورەی مسلمانەکان بووە بتەوێ نەتەوێ خەلیفەی ئیسلام بووە ئەو لەوێ ئەمێنێتەوە بە شێوەیەک لە شێوەکان ئەتوانێت کە لەبەرەوەی دەرباری عوسمانی ئەوانەی کە گەنج بوون و ئامادە دەکرێن بۆ خەلافەتی عوسمانی هەر دەبێ فارسی بزانن لەبەرەوەی زمانی فارسی زمانێکی ڕاقی دەرباری عوسمانی بووە دەبووە ئێمە بگەڕێنێک بۆ شاری سنە لە پێشە سەرەتای وەک سەرەتای ژیانی نالی بوو ئەوە بە ئەوە بگێڕینەوە خۆش زۆر باش هەرچەند من تۆزێ خەمم بوو ڕاستیەکەی کە بەڵێ فەرمە نالی لە سنا وەک مەلایەکی گەنج بووە لە مزگەوتی دار لە ئەحسانە و خوسەوخانی ناکام کە وەختە خان و خانی گەورەخانی ئەردەڵانەکان بووە مانگی جارێ کۆری شعری هەبووە بە مامۆستا مەردۆخی کە سەرپەرستی مزگەوتی دارئەحسان بووە ئەو کۆڕەکەی ئەبرد بە ڕێگەوە و شوعەرایەکەوە دەبوا لە دەرباری خوسەوخانە شعر بخوێندنەوە ئەو دەستنیشانێک ئەم جارەیان مامۆستا مەردۆخی نالی ئەبا لەگەڵ خۆی بۆ دەرباری خوسەوخان لەوێ ئەو شعرای خوێنێتە کەمت خۆتمەوە عەزیزم ڕۆحی شیرینم بەچاو ئەو شعرای خوێنێت ئەوە ئەوێتە پەنجەمۆرێ بۆ نالی و زۆر کەس پیان سیر بووە و زۆر کەسیش پیان ناخۆش بووە کە ئەم پیاوە غەریبە چۆنەوەسانە بە یەک شعر جێی زۆر کەسی لەق کرد
ئیتر لە حەقیقەتە مامۆستا مەردۆخی سەرپەرستی دارالئیحسان دەستی بە باڵیوە بوو، باوکی مەستوورە داوا لە مامۆستا مەردۆخیەکە کە مامۆستایەک فێری کوردی مەستوورە بکە. ئەویش نالی هەڵدەبژێرێ کەوێتە مامۆستای مەستوور کاریسە و بەدبەختی نالی و قوربەسەری نالی لەحزەوە دەست پێەکە لێراوە دەست پێ دەکە، ماڵکاولی نالی ئەلێراوە دەست پێ دەکە. نالی ئینسانێکی متەزین بووە، لە سەرخۆ بووە، هێمن بووە، مەلا بووە، ئاگاداری شەریعەت بووە، ئاگادە مەلایەکی یەکجار پایەبەند بووە. دەی ئەوەی تر ئەو شێعرەی کەوا بە مەستوورا وتراوە مەلایەکە بە تەمای ئەم جێگەی نالیە بۆ بەلای خوستەوخانەوە بەناوی ئەو ئاها بوو بە دوشمنی زۆر کۆشاوە هەروەک نالی شاعر بڵێ بنووسێ شعر ئەو شعرەی کە بە مەستوورا وتوێتی ئەو مەلا نووسیوێتی. ئێتر خەریک بوون بیکوژن کوشتن. ئەگەر خودی مەستوورە دەخالەتی نەکردایە لای باوکی هەموماندایان کوشت کوژراوی ناو بوو بێ ئەوەی هیچ چاوانێکی کرد بێت. ئیتر لە سنێتە دەرێ دوایەوە یەتۆ بۆ شاری سێمانی و لێەوە ئەڕا بۆ دیماشق. ئەم قۆناغە دەبوا ئێمە دەبا هەر لەم قۆناغە شا بۆسین جارێ. تۆ پێت وایە حەبیبەکەی نالی مەستوورە بوو بێ؟ حەبیبە مەجازیە. بەڵێ بەلای نالیوە حەبیبە ئستعمالی بەکارهێنانی حەبیبە ئەلان زۆر شاعری تری چێ باسی حەبیبە ئەکا بە ئافرەتێکە حەزی لێ بکات پێڵە حەبیب. بەڵێ گومانی تێ مەجازیە. بەڵام لە حەقیقەتە مەستوورە نەبووە لە ناو ناخی نالیە ئەو عەزاب و ناڕەحەتیە کە ئەو عیشقەی ئەو تا ئەو مردووە تا مردووە بەڵێ تا مردووە و دوای مردنی مەستوورەیش خولیای مەستوورە لەسەری نالیا بووە تەرکی دنیای کرد ئەسڵەن. نالی کوژایەوە دوای مەستوورە. دوای مەستوورە کە مرد یەکسەر ڕۆیی بۆ مەککە. جا بێسە با بڕۆینە دوای بەڵێ با بڕۆین بە دوای دەستنووسەکانی با بڕۆین بە دوای من پرسیارەکەم ئەوە بوو بۆچی مەسەلەن جەنابێت لەگەڵ ئەو هەموو شوێنانەی کە نالی پێ تێپەڕیوە و ساڵێک مەسەلەن ماوەتەوە لە دیمەشقا لە خزمەتی مەولانایە بووە، ئایا تۆ هیچ ئەوێ گەڕاوی بەوەی کە بزانی هیچ سەرچاوەیەک شتێک لە نالیەوە دەست بکەوێنەوێ؟ خۆی بە تەوسەی خۆی تەلەبەی مەولانا بوو حتا لە سلێمانیە کە لەوێ زۆرتر لەگەڵ مەولانا لە بەروی خزمیەک هەردووکیان میکایڵی ئێلبەگی جاف مەولانا خالێد نالی ئەمانە هەرتێکیان لە یەک تیرەی مکەیاڵین کە ئێلبەگیە خزمیەک بوون و پشت و پەناشی بووە مەولانا. نالی ئێدی عشقی مەستوورە برژاندی سووتاندی لە ناخەوە وای لێ کرد بوو بە ئینسانێکی تر بەچووە عالەمێکی تر. ڕەنگە یەکێ بڵێت باشە بۆ وا پێ تۆ سەیری شاعرە هەرە گەورەکانی مێژوو بکە هەر هەمویان دەستەگیریان نەبووە. حافظ مەسەلەن شاخە نەباتیە شاعرەکانی تر ئاینی چت دەستەگیریان هەبووە. ئەو دەستەگیرە ئیلهامی عشقی ئەو بووە. لە کاتێکدا عشقی نالی تەنها ڕۆحی نەبوو، عشقێکی بایۆلۆجیشی هەبووە تەکەڵ بە ڕۆحی کەوا مەستوورەیە. مەستوورە ئاوێنەی ئەو بووە، ئاوێنەی شعر و هەڵبەسی نالی مەستوورە بوو. بۆیە کە ئەڕوا بۆ
ئەستەمبوڵ لەوێ سەرەتا کەس نایناسێ اینجا بە وەسیلەیەک دقیقەن معلوم نییە جارێکان ئەوەیان چۆن گەیشتە دەرباری عوسمانی من ئەوەم بەدەست نەهێناوە بەڵام بە تاکید مەلایەکی وا فارسیزان و کوردیزانی وا لە دەرباری عوسمانیدا بێ ئیش نابێت ئیشی پێدەدرێت ئیتر ئەو بەو ئیشەوە خەریک دەبێت لەگەڵ ئەوەیشە لەگەڵ شوعرای ئەو قۆناغا نالی تێکەڵە بێ تێکەڵبوونەکەشی بە شعرەکانیان دیارە لەو قۆناغا شاعیرێک هەبووە بە ناوی یەشارزادە ئەڵێ من خوشکێکمەیە بۆ مارەی ناکەی تۆش گەورە بووی تۆ احتیاجت بە سەرپەرست هەیە شاخەیە کە ژیان باتەڕێەوە ئەو مارەیەکە ئەو یەشارزادەیە مارەکە کە مارەیە کات ئەدی بەهار خانم بۆ ئابزانم ناوی بەڵێ ناوی بەهار بووە باشە لە بیرتە من جارجارێ بڕچێ لە بیرمە لە ڕۆمانەکە ئەلێن بەهەرحاڵ بەهار مارە دەکا لەم ئاخری ژیانەیدا تەقریبانی سەر گەیشتو بۆ عومرێک نالی ئەبیتێکەوە مەستورە هاتۆ بۆ سلێمانی ئەوە بوو جەماعەتی لەناو ئەردەڵانەکان لیان قەوما مەجبورن قسمەتێکی بەرەیەکیان کەوا کۆچ بکەن بێن بۆ سلێمانی نالی ئەمە ئەبیسێ یەکسەر لە ئەستەمبوڵە دێتۆ چێتە دیمەشق کە بێتۆ بۆ سلێمانی لەوێ خەبەری مەرگی مەستورە بە تاعون وفاتی کردووە بۆ وەبا ئێستا گۆڕەکەی لە سلێمانیە لە شاری سلێمانیە لەوێ دەینێژن نالی بەو خەبەرە ئەبێتە ئینسانێکی تر قەرارەدا کەوا بڕوا بۆ حەج و فعلەن لە باتی بگەڕێتەوە بۆ ئەستەمبوڵ یەکسەرە ڕوا بۆ مەککە لەوێ خەڵکەکە ئەیناسی ئەوانەی کورد لەبەرەوەی ئەو وەختە ئەدەبیاتی عەرەبی ئاگاداری ئەدەبیاتی فارسی بوون هەبوون نالی نەناسراو نەبووە لەو وەختە چەندین مەلای متەبەحری کوردیش لەوێ بوونە لە مەککە لە ئەستەمبوڵە ناسراوە بە مەلا خدرەفەندی بڵێ لەو خۆی خزری ناو بڵێ بەهەرحاڵ ئێدی ئەگەڕێتۆ بۆ بەڵام لەوێش پێشنیاری یەکی لەوانە پێشنیاری ئەوەی پێکەکەوە با ژنێکت بۆ بێنین و فعلەن ژنێکی بۆ دێنن بۆ خزمەتی بەڵام تاالوقە خاتە سەری لە حقیقەتە وەکو خزمەتکار وەکو خزمەتکار و تاالوق پیاوێکی مسلمان بووە و مارەیەکە وەک تاالوق دوای ئەگەڕێتەوە بۆ ئەستەمبوڵ من زۆر حەزەکەم وەکۆڵێ لەم ئەڵقات درێژە بە بابەتەکەمان بین بەسی تر ئەوە کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی ئەڕوە پێم خۆشە بە جددی ینی زۆر لەسەر ئەم بابەتە چونکە بابەتێکە من پێم وایە ڕۆشنبیری کورد بە شێوێکی تایبەت و خەڵکیش بە شێوەیەکی گشتی کە جۆرێک خۆشەویستیان بۆ نالی هەیە ئەم تەفاسیلە نازانن و ئەم وردەکاریەی کە جەنابەت هەستاوی بە دۆزینەوەی زۆرێک لەسەر چاو دەستنووسەکانی شاری نالی خۆی بۆ خۆی کە ئەمە بەڕاستی ئێمە وەکو بیلەتی کورد قەرزارباری تۆئەکە حەز بەکرد زیاتر درێژەمان پێ باە بەڵام ومێ دەکەم کە بتوانین لە ئەڵلقەیەکی ترا لە خزمەتا ببین و درێژە بە باسەکەمان بدەین. سوپاس بۆمان دووبوونێت، سوپاس بۆ ئامادەبوونێت، خۆشحاڵ بووم ئینشاڵڵا بە ئومێدەوەی کە لە ئەڵلقەی داهاتوە بتوانین درێژە بابەتەکەمان بین. خۆشەویستان و ئازیزان تا بە یەگەیشتنەوەیشی تر هەموو لایە بەخوای گەورە سپێرم، خواتان لەگەڵ ماڵتانەوە.